لەم پرۆگرامە نوێی بەرنامەی ساڕێژدا هاتووین بۆ نەخۆشخانەی ئازادی فێرکاری لە شاری کەرکووک لەگەڵ دکتۆر بەڵێن عومەر حەمەڕەزا کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاویە و بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەکەیە باسی بارودۆخی نەخۆشەکان و حاڵەتەکانی شکان و جۆرەکانی شکان دەکەین. سەرەتا لەگەڵ تیمی بەرنامەی ساڕێژ خۆمان ئامادە دەکرد بۆ چونە نێو هۆڵەکانی نەشتەرگەریەوە بۆ ئەوەی تەواوی زانیاریەکان بە شێوەیەکی ڕاستە و خۆ بۆ ئێوەی بینەر بگوازینەوە. سڵاوتان لەبێ عزیزان، بڕێبینێم لە پرۆگرام و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ساڕێژدا لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوام دەبن. ئەمڕۆ مەکە لەم پرۆگرامە نوێدا باسی شکاویەکەین لە ناو هۆڵی نەشتەرگەریەوە ئەمڕۆ بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵتانە بین کە باسی جۆرەکانی شکاویەکەین، باسی ئەو حاڵەتاناکەین کە لە شکاویە پێویستە چی بکرێت. بۆ نمونە هەندێک حاڵەت هەیە پێویستە کە شیشی بۆ دامبرێ، هەندێک حاڵەت هەیە پێویستە پلاتینی بۆ دابنێ. لە بەرگەی یەکەمی بەرنامەکەماندا باسی کۆمەڵێک بابەتی گرنگ سەبارەت بە شکاویەکەین. باسی ئەوەکەین ئەو هۆکارانە چین کە بنە هۆی زوشکانی ئێسکەکان. هەروەها باسی کۆمەڵێک بابەتی شیش و پلاتین و هەرێک لەمانەکەین کە چۆن بۆ نەخۆشەکان دانگە. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵ بەڕێز دکتۆر بەڵێن عومەر حەمەڕەزا کە بەڕێزان پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوین لەگەڵ ئێوە بەردەوام بین. سڵاو دکتۆرم کاتت باش. سڵاو کاگەرەبێن بە خاتنی بەڕێز و ستافەکەم بە هیوای تەندروستی باش بۆ هەموو هاوڕێتان و بنێرانتان. سپاس دکتۆر جان، سپاس بۆ ئەوەی کە کاتت بێن و بەخشیت. دکتۆر جان، ئەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین ئەو هۆکارانە چین کەوا کە زوو شکاوی ڕوو بدات. بەڵێ، ئێمە بۆ ئەوی بزانین هۆکارەکانی شکاوی چین دەبێ باسی شکاوی بکەین لە ئێسقانی تەندروست، باسی شکاوی بکەین لە ئێسقانیشی نەخۆش یا پووک یا زەعیف. لە ئێسقانی تەندروستە بۆ ڕوودانیشکان لێر ئێسقانێکی دەستەی ئینسانایە پێویست بەهێزێکی زۆر بەخوات. ئەو هێزانە ئاتن لە ڕوودا هاتوچۆ ڕوئەداتن لە بەربوونەوە لە شوێنێکی بەرزەوە یان لە هەربایە مەسەن پارچەیە گولێتی فەنگە ئەو شتانە بە سورایەتێکی زۆر ئەو پارچەیەوت ئەو گولێتی فەنگە لە ئێسخانەکەدا و شکان دروست دەکاتن. ئەم جۆرە شکانانە لە ئینسانێکە بێت کە ئێسخانی تەندروستە بەس پێویستی بەهێزێکی خارجی بە شیدەی خارجی بۆی ئەو شکانە دروستکاتن نەیان. بەشی دووەمیشکان ئەبێ کە هێزێکی زۆر کەمت ئەوێ، بەڵام کێشە ئەساسەکە خۆی لە ئێسخانەکە سست بووە. ئێمە بە جۆرەی تەمەن ئەوانێکی ئێسکە نرمیان هێزاتە لە ئافرەت ڕوەدالیان یان لە منداڵە هێشتا ئێسخانیان سستە و یا ئێسک نرمیانە یان بەڵکو نەخۆشی ناو ئێسکەکە هەیە ئەوش کە کیسی ئێسخانەکەوا کە ئەو ئێسخانە لەو شوێنێکە شوێنی تایبەتە زەعیفێتن بە بەربوونەوەیشی بچووک یا بە شیدێکی زۆر بچووک شکا و ڕوودا لە ئێسخانەکانیان. دکتۆر، کەمی ڤایتامین دی، کەمی کالیسیۆم ئەمانە واکەن کە زوو شکانی ئێسکەکان ڕوو بدات؟ بێگومان ئەو کەسانی کە مەسەن کەمی ڤیتامین دییانەیە کەمی کالیسیۆمان هەیە وەرزشکە مەکەنەوەی ئێسکان زەعیفە بێ کە تووشی شیدەیەکی زۆر خەفیف ئەبن شکان ڕوئەدا، بە تایبەتی ئەو شکانە ڕوئەدا لە ئافرەتە هەیە سەر و 6 ساڵی ئەوانە دایما ڤیتامین دی ئەو شتانەیان کەمە. شکانەکەش لە شوێنی تایبەت مەسەن لە خواری دەست پێکەیە مەسەن لە حەوزیان یا لە فەقەراتیان. دکتۆر، بە شێژی گشتی ئەو کەسانەی بۆ منە قۆڵیانە شکێ یاخۆ قاچیانە شکێ چەندێک کاتیان پێویستە بۆی چاک بنەوە؟ بەڵێ، کاتی چاکبوونەوە شکان پەیوەندە بە هەندی نەخۆشەکە بە شوێنی شکانەکە مەسەن بە شووی سەر و هەمووی ئێسقانێک شکانی سرێعترە بێتن لە بەشی ناوەڕاستەکەی پێویستەکە بە مەجموعەیشی نەخۆشی درێژخایەن ئەو کەسایی نەخۆشی شەکەریان هەیە، نەخۆشی زەختیان هەیە، نەخۆشی دڵیان هەیە یا خۆیان مەسەن نەقس مەناعیان هەیە، ئەوانە بە تایبەتی یعنی چاکبوونەوەی ئێسخانەکان زۆر کاتێکی درەنگی پێچی. ئەوانەی نەخۆشی کەم خوێنیان هەیە ئێسقانیان درەنگتر چاک دەبێتەوە، ئەوانەی جگەرە ئەکشێشن ئەوە خاڵێکی زۆر کاریگەرێکی زۆر سلبی هەیە لە چاکبوونەوەی ئێسقانە، بەڵکو نەک ئەوەش بەڵکو ڕێژەی ئیلتیهابی ئەم نەوع شکانانە لەم نەوع کەسانەیە زۆر زیاترە. بۆ نمونە ئێمە حەدی چاکردنەوەی مەسەن ئێسکی دەسە لە گەنجیەکایە مانگونی تاکو 2 مانگە، بەڵام ئەوانە جگەرای کێشن زیاتر بەسەر و 3 مانگ 4 مانگ 5 مانگ ئێسکیان چاکە بێتەوە. باشە دکتۆر جان، کۆمەڵە شت لێرە داناوە بابەتی شیشە، بابەتی پلاتینە، بابەتی گەچە. ئێمە چەند جۆر شکانمان هەیە، بۆچی هەندێک شکانی پێویستی بە شیشە، هەندێکی پێویستی بە پلاتینە، ئەگەر باسێکی ئەمانش پێ و هەندێک شێ بەس بە گەچ چاکە بێتەوە؟ بەڵێ، هەر شکانێ ڕوو بدا ئەگەر شکانەکە لە جێی خۆی بێت، نەترازا بێت، ڕاست بێت، ئەتوانیت تۆ بەگەچ چارەسەری بکەیت. ئیشی گەچەکە لەم حاڵەتەیە چی ئەبێتن ئێسخانەکە بەڕاستی بۆ تڕایەگرێ ناهێنێ ژێر بێتەوە، چێمە هەدەفی هەرەوە نیە نەخۆشەکە ئێسخانەکە چاک، بەڵام
چاک بێتەوە لە وەزعیشی تەشریحی ڕێکوپێک بۆی تەسی لە وەزیفەی ئەو دەسویا و دەست و قاچە ناکاتن فێمە خاستن لە منداڵایە ئەوانەیە کە دەستیانشکێ قاچیانشکێ ئەتوانین بەگەر چارەسەریان بۆ بکەیت دوای وێستخانەکە ڕاستەکەیتەوە گەچکیان بۆ دانەی هەم تۆ ێسخانەکە بەڕاستی چاکە بێت و هەم گزانەکە شێوازێکی عیلاجەکە ئازار و ئەشکەنجە و جوولەی ئەو شکانەکە مەکاتەوە باش ئەگەر بینە سەر ئەوە دکتۆر لە چ حاڵەتێک ئێمە ئەگەر ئەم شێوازی چارەکردنی بەگەت ئەوە بێنە شتەرگەری نەشێری پێویست نیە توانی تۆ بە بەنجێکی بەستیا بێ بەنشتوانی ئەم شتانە بۆ نەخۆشەکان دانەی ئەگەر نەخۆش پێویستی بە نەشتەرگیریەوە مەجموعایشی ئامێری تایبەتمەند هەیە خاص بۆ شکاوەکان کە ناخۆڵکە باوی بە ناوی پلاتین باش ئێستا بە کورتی باسی ئەم پلاتینات بۆ بکەین ئەمە بەشیشان ئەمە پلاتینی خارجی تەثبیت خارجی ئەمە بەڕاستی ئێستا باوی نەماوە لە علمی کسوورە ئەمە باوی نەماوە ئەوە بۆ دکتۆر کە بۆ بڵێ ئەو لە دەرەوەی جستا بێ لە دەرەوەی ئێسخانەکە بێت بە دەرەوە بێ ئێستا بۆ کاتێکی زۆر ینی بۆ موقتی بەکاردێ مەسەن تۆ نەخۆشیەکە تەندروستی عامی باش نی ناتوانێت نەشتەرگەریەکەی بۆ جێبەجێ بکە ئەمە موقتەن بۆ داێنێ بۆی هەڵسوگوری باشتر بێتن ئەمە بەشیشی تری ئامێرەکان ئەمە بە ئامێری ئەلیزارۆفە کە زۆر مهمە شیشی زۆر گرنگ و تایبەتمەندی خۆی هەیە لە هەندێشکانە بەکاردێشکانی جوومکەکان کە ئەو نەخۆشە برینێکی سەختی ببرینەکەت چاک نەبێتەوە چون شێگەر هەر برینێک لەسەر ئێسقان نەبێ تۆ ناتوانێت پلاتینی داخلی بۆ بەکاربێنی مەجبوری پلاتینی خارجی هەمان ئامێنی شەمە ئێستا بەکاردێ بۆ درێژکردنەوەی باڵا ئەمەیەکی لەو ئامێرنە بدرشکردن باڵا بەکاریە ئەگە تۆ ئێسقانێک چاگو بێتەوە بەگێڕی تۆ کە ڕاستەکەیتەوە ئەم ئامەرە زیاتر بەکاردێنی بۆ چارەسەر لە بڕگەی دووەمە بە درێژی باسی ئەو بابەتاکەین کە بابەتی بەرزکردنەوەی باڵات چیە و چۆنە باشە دکتۆر ئەمە ئێسامە تەزبیتی خارجی ئەمانە لە دەروی جستن ئەمانە لە دەرەوە بینە بابەتەکەی دوم ئەمانە ناوی جستن پێویستیان بە نەشتەرگەریە خۆشبەختانە ئێستا ینی زانستی تازە ئامێری تازای پێیا کردووە وای لە دکتۆری شکان کردو بتوانێت نەشتەرگەریەکە بە شوەیەک بۆ نەخۆشکە ئەنجام بدە بە برینیشی زۆر بچووک ئێمە شێوازی تایبەتمان هەیە هەر بۆ ئێسقانێک نەوعک پلاتینێکی تایبەتمان هەیە مەسەن بۆ نمونە ئەمە شیشە ئەمە لە هەمووی لە مادەی تیتانیۆم دروستکراوە لەمانە مادەی تیتانیۆم مادەیەکە کە کەمترین تەفاعل هەیە بۆ جسمی ئینسانە بۆ ئەشعە و ڕنیشتووە تایبەتمەندی خاصی خۆی تەسیر نەخۆشکە ناکە ئێمە دایمەن جاران ئەو مادەی بەکارێنە ستیل ویسە تیتانیۆمە ئەمە مەسەن بۆ شکانی دەست و قاچ و منداڵ بەکاردێت تایبەتمەندی ئەم ئامێرە چێ لە برنێکی زۆر بچووکە لە سانتیمێک کەمترا ئەم شکانە چتناو ئێسقانی نەخۆشەکەەوە ئێمە لە ساڵ نەشتەرگەری کسوورەم ئامێرەمان هەیە ئامێریشی بەڕاستی زۆر گرینگە بۆ ئێمە ئەمە ئامێری ئەشعەیە کەناخۆت بەناوبانگە بە لێزەر باسی لیزەرەکرێت مەسە من نەشتەرگەرەکە نەشتەرەکەت بۆکەم بە لێزەر ئیشی چیە ئەمە ئامێری تیشکە تۆ ئەمە بەکاردێنی دەست و قاچی منداڵەکەی پێ ئەبینی ئێسقانەکە ڕاستەکەیتەوە ئەو پلاتیناکەیتە ناو ئێسقانەکە باشە دکتۆر تۆ پێم بڵێ ئەمانە زۆر جا باسەکرێت کە نرخیان گرانە ئەمانە لە نەخۆشخانەی ئازادی لێرە بەردەستە بۆ بڵێ ماموری مرچی مستشفایە بۆ نەخۆشی ئاسایی بەکارهەمووی هەمووی ڕۆژانە ئێمام نەشەگەران نەخۆشان ئازادی بۆ نەخۆشکان ئەنجام دەین ئەمە بابەتێکە بۆ منداڵ بەکاردێ ئێستا ئەم سێ بابەتەمانێ ئەمانەش بەشی زۆر مۆدێرن ئێستان ئەمە کە پێ ئەلێن شیش تۆ کە شیش بەکاربێنی بۆ نەشەگەری ئەمە شیشەکانە ئەمە شیشی تایبەتە بۆ شکانی حوس سمت بۆ بەشی سەرەوەی ڕان ئەمە ئەو هاە بڵم شێوازی ئەوایە ئاینن بە یارمەتیدانی ئامێری ئەشیاکە توشێکە بەکاردێ بە برنێکی زۆر بچووک جارێ مەم نەشەگەرێمانەکرد زیاتر لە 15 سانتیمترمانە کردەوە لە پێستەکە لە ماسوولکە شکانەکە ئەکرایەوە ئیسە پێویست بانە ناکە بە ئەمەریشی بچووک لەسەر و شکانەکە بۆ ئامێرە بەکاری دێنین برنیشی بچووک زیاتر لە 2 سانتیم 3 سانتیم نابێتن ئەو کاتە هەم نەخۆشەکە چاکبوونەوەی ئاسانترە بێ ڕژێلدی هەب کەمترە بێ ئەمە شێوازی تایبەتە بە شکانی قاچ هەبزانەهایەت و شێوازی تەشریحی خۆی هەیە بۆ شێوەی بەکاردێتن ئەمە هیڕانە ئەمانە شیشن ئەم چوار بابەتەی سێرمان کرد ئەمانە شیشن زۆر مۆدێرن ئیسفادەی ئەمانە چیە بۆ نەخۆشی سەر لەگەڵ ئەمە جایکەن ئەمە نەخۆش زوو لەسەری ئەڕوا بۆ نمونە تۆ ئێستا ئەم نەشتەگەریە ئەنجام دەی بۆ با بڵین ئافرەتێک یا پیاوێک 70 ساڵ بێ بەشی سەرەوەی حوزی شکابێک تۆ ڕۆژی دوایی ئەو نەخۆشتوان بە پای خواستێ بڕاتە ڕێوە ئەمە تایبەتمەندی ئەوەی لەبەر ئەوەی دیزاین و قووەتی مادەکە ڕێ بە نەخۆشەکە ئەدا بتوانێت لەسەر بڕاتە ڕێوە دکتۆر پێشی بستنە سەر ئەمە زۆر جا نەخۆش پرسیاری وەکە کەی پلاتینەکە لە لەشم دەربێن ئەو بابەتە چی ینی بۆ دوای چەندێک دەرهێنرێ مانگێک 15 ڕۆژ بەڵێ ئێمە لە منداڵایە منداڵە شکان زووتر چاکە بێتەوە مەسەن بۆ نمونە ئەم ئامێرەکە بەکاربێنی پاش سێمان گەریدێن سێمان تاکو شەشمان کە ئێسخانەکەی چاکەوە بۆ شکانێکی توندەوە بوو کێشەی نەمانە خۆشگە توانی بەکاربێنی بەڵام ئەم بابەتانە نەخێر لە ساڵ بەسەرەوە خۆی مدعی زانستێکی دەبێت ساڵونیەک بەسەرەوە بتوانین پلاتینەکە دەرکێت پاش ساڵونی ئەو ئێسخانە ئەگەیتەوە شێوازی و
هێزی پێشکانەکەیە فتو ئەمانە عادەتەن پاش ساڵ یا ساڵ نوێ بەکە دەرێنی بەڵام لە منداڵە زود بەکاردێن زۆر باش ئەگەر باسێکی ئەمانەش پێ ئەمانە ئەمە پلێت و بڕغی ئەمانە شیش بوون ئەمانە پلێت و بڕغی ئەگە بەڕێزت تەمەشاکە هەر پلێتێک شێوازێکی هەیە ئەوە شێوازەکەی وەک شێوازی ئەسکەکەی لەسەر ئێسەکە دائنیشێت بە بڕغو تەزبیت ئەکرێ بە بڕغو و لای ڕاست و چەپشیە ئێستا بۆ نمونە ئەمە لای چەپی لێن وسا لای ڕاست و لای چەپشمانەیە ئەمانە زیاتر بۆ ئەو شکانانە بەکاردێن کە لە بەشی سەروی ئێسخانەکە و نێزیک جومکەکانن بۆ نمونە بۆ چۆک مەسەن بۆ شکانی چۆک ئەگە قات لە چۆکەوە بشکێ مەسەن ئەمە پلاتینە تایبەتمەندێکی خۆیەتی ئەمە هیچ شێوازی ناوەیە ئەمە هیچ شێوازی دەرەوەی بەشی دەرەوەیەتی ئەمە بۆ نمونە بۆ شکانی ڕام بەکاردێ بەشی خوارەوەی ڕام ئەمە بۆ نمونە بۆ شکانی قاچ بەکاردێ بەشی خوارەوەی کاتفە هەر هێشی لەم پلاتینە شێوازی تایبەتمەندی خۆی هەیە و نوعێکی تایبەتن کە پێلێن مقفل مغلق بڕێکردن ناو پلاتینەکەی قفڵە بێ ئەوە مەجای ئەوە نادا شل بێتەوە هەبزانە و ئیسە تونند بوو ئەمە شتێکی زۆر مۆدررانەیە و نەخۆش زۆر ئیسفادەلی ئەکات و دانانشی بە یارمەتیدانی ئەم ئامێرە زۆر ئاسانترە بۆ پزیشکی بکات زۆر باشە دکتۆر دەست خۆش سوپاس باشە دکتۆر پرسیارێکی تر هەیە دکتۆر فریاگوزاری سەرەتایی بۆ نمونە خێزانێک لە ماڵەوەن باشە خوانەخواستە مناڵێکیان کوڕێک کچێکیان بەرەبێتەوە لە شوێنێکی بەرز دەستێشکێ قاچێشیە فریاگوزاری سەرەتایی چییە لە ماڵەوە یعنی یەکسەر هەڵیگرێن بیکەنە ناو سیارە چی بکەن بۆ حاڵەتە باشترە بەس دکتۆر بەر لە پرسیارەکە حەزەکەی نەخۆشێک دێنین بۆ زیاتر ڕوونکردنەوەی بابەتەکە بۆ ئەوی کە قاچی شکابێ یاخود دەستی شکابێ بۆ شێوەیەکین باشە ستا ئێمە نەخۆشێکمان لێرە هەیە باشە وای دانین بۆ نمونە ئەمە لە شوێنێکی بەرزەوە بەرەوە بووە هاوار لە قۆڵێکە باشە لە ماڵەوەیە دایک و باوک یاخود کە سوکاری نەخۆشەکە لە ماڵەوە چی بکەن سەرەتا وەکو فریاگوزاری سەرەتایی خاڵێکی زۆر گرنگە لەم نەوە پێکاتانێک کە لە ماڵ ڕۆدەیا لەسەر ڕۆئەداتن دەبێت تۆ یەکەم شت یانی تەکید لەو بکەیتەوە نەخۆشەکە بەس شکانی یان ئازاری دەست و قاچی نییە ینی جۆنێتی بە ئەو نقطە یەکەم خاڵکی ئەوانە بەڕاستی مەترسیدارن لەسەر ژیانی ئینسانەکە بەڵکو تۆ دەبێت یەکەم جار تەکیدکردنەوە خۆشەهۆشی ماوە ناسەی ماوە ینی ئیسعافاتی ئەوەلی پێویستی بۆ بکەی ئەوەش بە شێوەیەکی زۆر ئاسان دەکرێت مەسەن لەگە نەخۆشکیا قسە بکەیتەوە مناڵی خۆت و برای خۆت بوو قسەی لەگەڵاکە ئەگەر جوابی دایمانەیە هۆشی باشە فقراتی باشە هیچ پێکانێکی لە سینگیە مەسەر فقراتی ملیانیە پاشەوەی دڵنیا بوویتەوە تۆ کە ئەم نەخۆشە باری تەندروستی جێگیرە و بەس پێکانەکە لە دەستێت یا لە قاچێتی ئەو کاتە تۆ دەبێ بیگوازیتەوە بۆ نەخۆشخانە گواستنەوەی هەر شوێنێک ئەگەر شکابێ یا لە زیێت چوو بێتن هەر جوولانەوەیک زۆر ئازار گرێتی ئەو نەخۆشە بەڵکو ئەگەر جاری وایە ئەگەر زیادە وێستخانەشکاو بجولێتەوە تاسی لە بۆڕی خوێنەکانەکە تاسی لە عەسەبەکانەکە تووشی پێکانێکاتن فەئێمە بێگومان لە ماڵی هەموو شتێ ئامادەنی ئەتوانێت تۆ مەسەن دوو پارچە داربێنی دوو پارچە کارتۆن شتێکی زۆر سمپڵ لە ماڵە خۆت دروستی بکەیتن بە باندجێک یاخو بە پەڕۆیەک لەسەر ئەو شوێنە دەیبەستیتەوە بە ئاسانی ئەیگری و دەیبەستیتەوە بە سنێکی زۆر شلو هەتاکو نەخۆشخانەی گازوکە تۆ گواستەوە نەخۆشخانەنا ئەو ماوەی کە تۆ ڕێیەکەت پێی کردەوە کاتەوە نەخۆشە ئازاری کەمترە بێ جوولانی کەمترە بێت تووشی ڕێژی مزافاتێکی زۆر کەمترە بێ بە هەمان شێوەشەگەر ئەم پێکاتە لە قاچ دکتۆر دێنە سەر قاچ حەزەکەی بابەتی قاز دکتۆر هەمان حاڵەتی دەسە یاخود دەبێت زیاتر چاودێری بکەین چۆنە بۆ نۆگوتم نەخۆشەکە دووبارە هاوار لە قاچێکە ئەڵێ قاچم ئازاری یاخود ئاوساویەک هەست پێکەی بە هەمان شێوەیە بەڵێ بە هەمان شێوەیە تۆ دڵنیا بیتۆکە نەخۆشەکە وەزعی باشە تەندروستی جێگیرە مەترسی لەسەر ژیانە نییە دێتۆکە شوێنشکاوە چڕانی بێت چ قاچی بێت چێ مەفسەلی پێی بێتن هەیەن دوو پارچە داریە دوو پارچە کارتۆن بەکاردێنیتن لێرە خاڵێکی زۆر گرنگتر هەیە ئەگە بەڕێز شتیانی بۆ بینێرانەوە ڕوونیکەینەوە ئەگە بێت و نەخۆشی لە شوێنێکی بەرزەوە بەرەو بێتەوە ڕووداوی شاچوو بێت و گەشتە شوێنی ڕووداوەکە ئەو نەوە نەخۆشانە زۆر گرنگە تۆ شارەزایی تەبێت چۆن چارەسەری فریاگوزاری سەرەتایی بۆ بەکاربێنیتن ئەگەر تۆ نەزانی چارەسەری فریاگوزاری چۆنە بۆنە نەخۆشانە باشتر وای دەستی لێ نەدەی چۆ تۆ ئەگە دەست لێدا ئەگە گواستەوە بە شێوەیەکی زانسینە بۆ تۆ زیان زیاتر ئەگەنی بۆ نەخۆشانە بۆ مەسەن بۆ نمونەیەک مەسەن نەخۆشێک تووشە ودای هاتچۆ بووە فقراتی ملی شکاوە باش تۆ لێ پرسیتەوە ڕەنگی هۆشی هەبێ ئەلێ من هەست بە دەستم ناکەم هەست بە قاچم ناکەم نەخۆشەکەڵێ من بە قاچم ناکەن ناتۆنم بیان جوێنمەوە بۆ تۆ دەبێ ئەو شتە گرنگە سنجی تۆ ڕاکێشەکە ئەم نەخۆش احتیمال لە پێکانی گوشکانی چێبێ لە فقراتی ملیایە ئەگەر تۆ بێ ئەو نەخۆشە بە شێوەیەکی گونجاو نەگوازیتەوە تۆ ژیانێکی زۆر ئەگیتە ئەم نەخۆشە ڕەنگە تۆ تووشی تەوەقۆفی تەنەفوسی بکەیت فقراتی مەدەمانەکانی لە ملۆ دەرەچن ئەوانە مەسوولی
هەناسەدانی نەخۆشکەشنەکە هەناسەی بۆ سیا و نەخۆشی لە کاتی گوانەوەیە ژیان لە دەسەدا باشە دکتۆر. بە هەمان کاتەگە تۆ لە فقراتی پشتا ئەو شکانەتە بوو نەخۆشکوتی قاچم ئەوشتە گونجاو نییە دەبێت و تەلەفۆن بۆ ئیسافکە ئیساب خۆیان ئامێری تایبەتمەندی خۆیان هەیە سەدەیەکی تایبەتمەند هەیە چێتە سەر بژێری نەخۆشەکە و پێ ئەوی نەخۆشکە بجوورێتەوە. کەواتە دکتۆر ئەگەر چوونێ سەر حاڵەتێکی وە لە ماڵەوە شتێکی وا ڕوویدا نەخۆشەکە توانای جوڵانی نەبوو کەواتە باشتریشتەوە دەسی لێ نەدەین تەلەفۆن بۆ ئیسافکەی بڵێ ئەی دکتۆر بوون ئەگەر لە حاڵەتێک بووین ئەگەر بەڵام ئەگەر ئەو کەسە خۆی شارەزایی ئیسعافاتی ئەوەلی هەبوو مەسەڵەن خولی بینی بوو یا شارەزای ئامۆژگاریت چییە بۆ ئەو کەسانی کە ئەیانوێت لە ماڵەوە خۆیان بیگوازنەوە بۆ ئیسعاف ناگا پێیان بەڵێ چی بکەن ینی چۆن بۆ منە چۆن بەرزیکەن بەڕاستیەوە دەبێت خۆلیش تایبەتمەند ببینن نوشیاو مۆزوع تەفسیلی زۆرتیا هەیە هەر نەخۆشێک بابەتیش تایبەتمەندی خۆی هەیە دەبێت ئەوانە ئەو خوڵانە بینن ئەو کاتە بتوان بجوێنن. کەواتە باشترین حاڵەت ئەوەیە کاتێک خوا نەخواستە کە نەخۆشێک لە شوێنێکی بەرز بەرەوە بێ یاخود لە ڕووداوێکی هاتوچۆ کە توانای جوڵانی نەبوو دەست و قاچی باشترین شتەوەی لەسەر قسەی دکتۆر کە دەسی هێنێ لێ گەڕین بۆ تیمی شارەزا بێن کە حاڵەتەکە بگوازنەوە چونکە لەوانەیە ئێمە زەرەر زیاتر بە نەخۆشەکە بدەین. پرسیارێکی تر هەیە ئەوەیە ئێمە چی بکەین بۆ ئەوەی زووتر شکانەکانمان چاک بێتەوە. بەڵێ یەکەم خاڵی گرنگ ئەوەیە نەخۆشەکە بە قسەی دکتۆرەکان کە بە پێی ڕێنمایی دکتۆرەکان بڕاتە ڕێوە ئەو مۆعدانێک کە بۆی دانا سەری لێ بداتەوە ئەشای پشین بکە دەبێت زۆر پابندی بۆ مۆعدانەوەی. دوو ئێمە باسمان کرد کە ئەو هۆکارانەی کە بۆ ئێسقان بەخۆتەکەن ئەوەی وتمان پرۆتیناتە ڤیتامین دی کالسیۆم دەبێت ئەوانە لە جێگیرکی تۆ نەقسی نەبی نەخۆشکە لەو بابەتە توجار نەقسێکی لەم سێ بابەتەیە واکە ئێسقانەکە درەنگتر چاک بێتەوە. باسی ئەومان کە جگەرە زیانێکی زۆری خراپی هەیە بۆ چاکبوونشکان زۆر گرنگە بۆ نەخۆشانە جگەرە کێشن و دەستی یا قاچەنەگە نەشەگەریان بۆ جێبەجێکراوە جگەرە ترکەن بە کاملی ناکەوەنە جگەرە بخۆن. هەندێک دەرمانی تایبەتمەند هەیە کە بۆ ئازار بەکار دێتن ئەوەی با بڵێن ئێمە بڕۆفینە ڤۆڵتارین ئەوانە دەبێت یەکەم دوو هەفتە یەکەم سێ هەفتەی شکانەکە پاش دەشەگەرەکە بەکار نێت لە بەڕێوانە دژی ئیلتیهاباتن یەکەم پرۆسەی چاکبوونی ئێسخان بە ئیلتیهابات دەست پێ ئیلتیهابی دروستە لە شوێنی ئێسخانەکە چاکێکاتەوە بە بۆ نەخۆشانە گرنگە مەسەن بەس حەبی پەڕەسۆل بەکاربێنن زۆر گرنگە هەموو دەرمانێک بەکارنەهێنن. ئەو نەخۆشانەی کە نەخۆشی درێژخاییان هەیە وەکو شەکەر وەکو زەغۆ نەخۆشی دڵ یاکەم خوێنی زۆر گرنگە ئەوانە چارەسەر بکرێتن زۆر گرنگە ئەوەی خوێنی کەمە خوێنی تاویز بکرێتەوە زۆر گرنگە ئەوەی شەکەری هەیە شەکەرەکەی کۆنتڕۆل بکرێت ئەوەی زەقتەیە نەخۆشی دڵی هەیە ئەوانەی هەمووی کۆنتڕۆل بکرێتەوە. خەڵک زیاتر پرسیار لەوە کە چ نوع خواردنێک بۆ نەخۆشەکان باشە بۆی چاک بێتەوە. بەڕاستی بەڵێ شیر زۆر گرنگە شیر زۆر گرنگە شیر و شیرمەنی پەنجیر هێلکە سەوزی گۆشت ئاوی گۆشت ئاوی ئێسخانەمانە ینی بە لێخوڕنەوەی زانستی ئیثبات کراون کە چارەسەریشی پۆزیتیڤیان هەیە بۆ چاکردنەوەی ئێسخانەکان. بەڵام ئێمە تەبیعەتی خەڵکی ئێمە هەیە مەسەن هەندێکی هەموو شتێک ناخوانێ خەڵک شیر ناخۆ پەنیر ناخوا بە دەبێت لەگە پزیشکەکەیە تەنسیقێکە بێ بەڵکو ئەو نەوع نەخۆشانە بتوانێت مکملاتی غیزایی بدات پێ تۆ دەرمان بدە پێی دەرمانی سەپلمنت وەکو ڤیتامین دی و کالسیۆم ئەوانە تاکو فترەی سێ مانگی یەکەمە تاکو شکانەکەی چاکە بێتەوە ئەوانە بەکاربێن چونشێ دابەزینی کالسیۆم و دابەزینی ڕێژەی ڤیتامین دی کاریگەرێکی سلبی هەیە بۆ چاکبوونەوەی ئێسقان. زۆر باشە دکتۆرجان. دکتۆر پرسیارێکی تر هەیە سەبارەت بە گەچە بۆ نەخۆشێک دەستی ئەشکێ باشە بۆ هەندێک جار بەس سەرەوەی گەچ لێدەن هەندێک جار هەمووی گەچ سپاس بۆ پرسیارە گرنگ هۆکارەکەی چی؟ بەڵێ هەر شکانێک ئاوسان دروستەکات باشە ئەگەر تۆ بێ لە یەکەم جاکە ئەو دەست ئەو قاچت بە گەچ عیلاج کرد گەچێکی کامل بکەی ئەو ئاوسانە زیاد دەکات شوێن نابێ خوێن ناو دەسەیان قاچکە بسوڕێتەوە دەرچێت ئێمە بۆ یەکەم هەفتە یەکەم دەڕۆژ بەس بەش و سەرەوەی بەشی دەرەوەی ئەو ئێسخانە گەچی بۆ ئەەکەی باش هەفتەیە کە ئاوسانەکە دابەزی کە شانەکە جوانیش خۆدانیشتە و کاتە ئەو گەچە لات بی گەچێکی کاملی بۆ ئەەکەی ئەوەیە خۆی ئەگە گەچی کامل کە لە یەکەم جاری چارەسەرەوە ئاوسانەکەی زیاد دەکە بەکو ترسی هەیە لەسەر دەستی یا دۆقاتی ئەو نەخۆشەیە. زۆر باشە دیکتۆرجان سپاس. ئازیزان بڕگەی یەکەمی ئەم بەرنامەیە کۆتایی هات ئەچینە بڕگەی دووەم کۆمەڵێک پرسیاری باو هەیە لە دکتۆرێکین و وەڵامەکانی دێوەرەگرین. دووبارە سڵاوتان لەبێ ئازیزان. لە بڕگەی دووەمی بەرنامەکەماندا هەر لەگەڵ دکتۆر بەڵێن بەردەوامە بین. لەم بڕگەیاندا وەڵامی کۆمەڵێک پرسیاری باو هەیە کە پرسیاری زۆرەکرێت سەبارەت بە شکانی ئێسکەکان بەرزکردنەوەی باڵا لە ڕێگەی شکانی ئێسکەکانەوە هەروەها ئازاری ژێرپێ کۆمەڵێک پرسیاری ترش وەڵامەکە لە دکتۆر بەڵێن لەم بڕگەیە وەرەگرین. دووبارە سڵاو دکتۆر جەسلااو. دکتۆر لە ئێستاە بابەتێک هەیە ئەوش بەرزکردنەوەی باڵایە لە ڕێگای شکانی ئێسکەکانەوە
ئایا ئەم نەشتەرگەریە تا چنێک ینی سەرکەوتووە بێ سایدیفێکت و بڵین ینی کاریگەری خراپی نابێت لەسەر نەخۆشەکە؟ بەڵێ بەڕاستی خۆی کورتین ئێسقانیە دەستکردنەوەی باڵا بابەتێکی زانستی هەیە بابەستێکی کەمالی هەیە جوانکاری هەیە باش بابەتە زانستەکە ئەوەیە تۆ هەندێک ئینسان کە تووشی شکان دێتن ئەو شکانیان ئەگە بە کورتی چاک بێتەوە ئەوە ضروریە بۆ ئەو نەوە نەخۆشانە ئێسخانەکان درێژ بکرێتەوە لەبەرەوەی درێژنەکردنەوە ئێسقانەوە کە قاچش لە قاچەی تری کورتتر بێتن تەسی لە مەفسەڵەکانی حوزەکە تەسی لە فقراتەکە تەسی لە چۆکشێکاتن فامنەوە چارەسەرکردنەوە چارەسەرشی زانستیە گرنگە بۆ نەخۆشەکە و ئەوش لەجێ لە ڕێگی نەشتەرگەریەوە ئەنجامدرێت بۆ ئەو نەخۆشانە بەڵام بەرزکردنەوەی باڵاو یا درێژکردنی قاچەکان لەبەر سەبەبێکی تەجمیلی یا جوانکاری بەڕاستیەوە لە ڕووی زانستی و ڕێگە پێدراو نەدراوە لەبەر ئەوەی تۆ هیچ عزرێکردنیە تۆ باڵای خۆت بەرزەکەیت تەنانەت لەبەر ئیشی جوانکاری و لەبەر شتی کەمالی نەبێتن و ئەو ناوە نەشتەرگەریش نەشتەرگەری قورس نەشتەرگەریشی ئاسان نین پێویستە کاتۆ ئەو پێسە ببڕی ماسوولکەی نەخۆشکە ببڕیت ئێسخانەکە درێژکەیتەوە پلاتین لێ بدەیتن و تابعیشی زۆرێ پاش ئەوە تو احتیمال تووشی مزاعفات بێت تووشی ئیلتیهابات بێ ئەو ئێسخانە بەگیری بگرێتەوە فبەڕاستی ئەمە وەکو پزیشکی شکان نەسیحەتی کەس ناکەن بچێ بەس لەبەر سەبەبێکی کەمالی باڵای خۆی بەرز بکاتەوە. باش ئەو نەشتەرگەریە دکتۆر وەک تۆ بزانی لێرەیە هیچ کراوە یاخود نەکراوە؟ نەخێر ئێمە لە دەستگا حکوومیەکان بەی شێوەیەوە نەشتەرگەریانە ئەنجام نادێ بەڵام ئەوە بەس لە دەستگا تایبەتمەندەکان لەوێ لەسەر خواسی نەخۆشەکە و ڕەزامەندی و پزیشکەی بۆی جێبەجێکاتن. کاتە تۆ پزیشکێکی پسپۆڕی ئێسکوشکاوی بەی شێوە لەگەڵ ئەو جۆرە نەشتەرگەریە نی نەخێریش پێویست ناکە لەبەر حاڵەتی تەجمیلی خۆت بکەیتە مەترسی بەنجە و مەترسی نەشتەرگەریی قورسەوە مەصرفێکی زیاد بکەیت و مزاعفاتێکی زۆر احتیمال لەم ناو نەشتەرگەریان ڕووداتن. دکتۆر جان پرسیارێکی تر هەیە ئەوش پچڕانی کڕکڕاکانی ئەژنۆیە زۆر جا یاریزانەکان تووشی ئەو حاڵەتا بن ئەو حاڵەتە چییە و چارەسەرەکەی چییە؟ بەڵێ پێشە باسی کڕکراکەی ئەژنۆ بکەن دوو کڕکراگەن وەکو شێوەی حرفی سی ئینگلیزین لە دیوی ناوە دیوی دەرەوەی مەفسەلی چۆکن ئەمانە سەدمی گیان و ڕاضە و وەزنی ئەو نەخۆش لەسەر ئەو چۆکە مەکاتەوە ئەوە خۆی وەزیفەکەیەتی ئەگەر ئەم کڕکراکانە بێتن ئەو مەفسەلە خلال 20 ساڵ ئەخورێتەوە ئەم ناوە پێکاتە زیاتر لە وەرزشی تۆپی پێ و تۆشبی سەلەو ئەوانە دروستە بێت کە هەڵ ئەسنەوەدا ئەنیشن قاچن لە عەرزەمینەیە لەستیان لەسەر چۆکیان ئەسوڕێتەوە ئەو کڕکراکەیە کە ئەتەقێت کۆمەڵی شەشە بۆ ئەو وەرزشە دروست دەکات نیشانەکانی ئەوەی ئازار دروستە بێ هەوسانێک لە مەفسەلەکە دروستە بێ کەمی جوڵان دروستە بێتن پاشماوەشتر تووشی تاقەتەقە دێکە چۆکشی ئەنوشتێن تۆ دا ئەنیشی هەڵەسێت و تاقەتەی بەدروستەکان یان لە حاڵەتە دەگمەنەکانە حاڵەتێکی تۆزێ ئازار زۆدات نەخۆشەکە ئەو مەفسەلێک ژیرە بێ قفڵخوای تر ناکرێتەوە چارەسەری ئەمە بە پێی شوێنی تەقادنەکەیە یا بە دەرمان و عیلاجە بە دەزێدای ناو ئۆژنۆیە بە چارەسەری سروشتی ئەگەر ئەم نوع عیلاجانەش بۆ نەخۆشەکە ئیسفادە نەبێتون و چۆکشی نەگەڕێتەوە ئاسی جارانی و کاتە نەشتەرگەری پێویستە نەشتەرگەریەکەش دوو بابەتی ڕئیسی گرنگی تیایەکشی ئەوەی پاکردنەوەی کوڕکڕۆکەیە باشتر وایە ئەگە بکرێت پاک نەکرێتەوە ئەگە بکرێت بدورێتەوە باشترە بەڵام هەندێک شوێنەیە لە کڕکراکە دوورانەوە بۆ ئیسفادە نەخۆشی ئیسفادەی ناکاتن فە باشتر وایە تۆ ئەو پارچەی هەڵبگریتن ئێستاش شتێکی تازە هەیە بەڵام بەداخۆتا هەست نەگەێتەوە ێرەگا کوڕکراکە گە زۆر زەرمەند و بێتن ناتوانێتەوە بیدوریتەوە چایشکەیتەوە و کوڕکڕاک کامل هەڵەگری و کوڕکۆڕێکی تری بۆ زەرعکەی بەڵام ئەو نەشتەرگەری تا ئێستا نەگەشتووە تا عێراق. دکتۆر بابەتی عیلاج تەبیعی بۆ ئەو حاڵەتە تا چەندێک گرنگەیە چارەسەرێکە عیلاج تەبیعی؟ بەڵێ بێگومان زۆر گرنگە هەدەفی چارەسەر سروشتەکە ئەوەیە تۆ ئەو ماسوولکانی دەورپشتی چۆک بەهێز بکەیتن و بکەیتە زەخت نەکەێتە سەر کڕکاوەکە تاکو کاتی خۆی پێویست وەرئەگری بۆ ئەو چاک بێتەوە. تقریبان تا چەندێکی پێویستە دکتۆر تاکو چاک چکە یاریزانەکان زۆر جار ئەڵێن مانگێک ئیسراحەتکەین دوو مانگ ئیسراحەتکەین. بەڵێ تۆ ئەو کاتە تۆ فحسی سەری ئەو نەخۆشاکە بە پێی فحسی سەریریەکە بە پێی ئەو تیشکێکە بۆ یەکە تیشکی ڕێنی پێویستە ناوە نەخۆشیانە بە پێی شوێنی تەخینەکە و ڕادەی تەخینەکە تۆ ئەو مادەیە تەحیدەکەی و عادەتەن لە 6 هەفتە زیاترە بێت. زۆر باش. دکتۆر پرسیارێکی تر هەیە زۆر باوە بەڕاستی زیاتر لە ناو خانمان شاوە باوە ئەوش ئازاری ژێرپەیە. ئازاری ژێرپێ ئێستا بۆتە دیاردەیە ینی زۆر کە خەڵکەیە لەوانەیە تۆ پزیشکی لە عیادەکەی خۆت ڕۆژانە نەخۆش بێت ئەم حاڵەتە چییە پەیوەندی بە ئێسکی زیادەوە هەیە یاخود شتێکی ترە؟ بەڵێ ئازاری ژێرپێ وەک بەڕێز دووتە ڕاستە زۆر باوەزەترە ناو ئەفرەتانایە سەبەبەکەی ئەوەیە گۆشتێکی تایبەتمەند هەیە لە ئێسکی کەعبەکە و بۆ پەنجەکانی پە ئەڕواتن بەعربی پێدێن لەفافە ئەخمەسیە خۆی نەخۆشەکە ئیلتیهابی ئەو لەفافە ئەخمەسیە ئەو ئیلتیهابە لەو شوێنە دروستە بێ هۆکاری ئیلتیهابەکان ئەوەیە زۆر بە پاوە بۆستیت شێشت زیاد بێ
پێڵاوی تەندروست بکەی پێڵاوی غێر تۆبی بکەی مەسەن پێڵاویشی کەعب بکەیتن پێڵاویشی ژێرەکەی تون بێت ڕق بێت زەخت لەسەر کەعبەکەت بکاتن و زیاترش بۆ لە ئافرەت ڕۆ ئەداتن لەبەر ئێوان زۆر بە ڕۆژە ناو ماڵ ئیشەکەن زۆر بە پاوە ئەوسن ڕەنگە تۆزێک شەشیان زیاد بێتن نیشانەکانی ئەوەیە ئازارێک لێ کەعبەکەەوە دروستە بێ زیاتر باینان کە هەڵەسن لەخەو وان لەکە یەکەم خەتەواتی ناتوان لە زەرژێر پێیان بڕۆن دەبێت لەسەر پەنجەکانیان بڕۆن پاشەوە لەگەڵ ڕۆژە ئازارەکەیان کەمترە بێتەوە و جارتر ژوایە تۆگەماوەکی زۆر دانیشە سێ و نەفسی و ئازار بۆ دروست دەبێتەوە بەڕاستی چارەسەرکردنی زۆر ئاسانە ڕاستەوە نەخۆشیە بۆ بەڵام چارەسەرکردنی زۆر ئاسانە پێویستی بەچەند ینی عیلاج تەبیعیشی بەسیتە نەخۆشی خۆی توانین لە ماڵەوە بیکاتن ئەوانە بکاتون نوع عیلاجی التهاباتی تایبەتمەند وەرگێتن زۆربەی نەخۆشەکان چاکە بنەوە خاصەتەن تۆ هۆکارەکەی بزانی چیە هۆکارەکەی لێ دوورکە مەسەنگە چێش زیاد بێ چێشت داگری ئەگە زۆر بە پاوەسی بتوانانی تۆزێک کەمیکەیتەوە یان مەسەنگە زۆر دەرچوون تێ تۆ مۆزەفی زۆر بە پاوەسی پێڵاوێکی سروش بکەیتە پێت ئەگەر ئەو چارەسەرانەش باش نەبوون لە ئاخیرا تۆ دەرزی بەکاردێنین بۆ عیلاجکردنی ئەم بابەتە. دکتۆر ئەگەر باسی چارەسەرەکان بکەیت چارەسەر تەبیعیەکان کە لە ماڵەوە چۆن ئەو چارەسەرانە بۆ نە چی بکە و نەخۆش هەندێک هەیە لاستخەکەی ئێستا جەرمادێکی جەلاتینە ئەیکەنە ناو پێڵاوەوە یاخود ڕۆڵەیەک دێنن لە سەری ڕۆن ئەم شتانە تا چەندێک تەندروست بەڵێ خۆی سێ بەشی سەرەکی یەکەم ئەوەیە تۆ بتڵێکی ئاوی سارد بەفر باشە ئەوە زیاتر بەیانیان زوو بەکاردێنی ڕۆڵ لەسەر ئەو بتڵە ئاوە دەکەیت ینی هەر دەبێکی مقەتەر بەفر بێ بۆ ماوەی 5 دقیقە بەیانیان زوو بەکاردێنی زۆر باش دوو بابەتە وەرزشکی تر ئەوەیە تۆ درێژکردنەوەی ئەو ماسوولکانی پشتی پێ بکەیتن ئەوە شێوازێکی تایبەتمەندە ئێسەوێنەکی بە بەڕێز بیشاندن بۆی هاوڵەتیان زۆر بکەن. دکتۆر ژیان پرسیارێکی تر هەیە باو هەیە ئەوش بابەتی پەنجە تەقاندنە ئەها زۆر جار ئەم بابەتی پەنجە تەقاندنە جۆمان لێ بۆ هەندێک خەڵکەڵێن خراپە و هەندێک کەڵێن باشە و خۆی ئەم تەقاندنە چییە و بۆچی خراپە ئەگەر خراپش بێ یان لە ڕووی زانستیەوە بەڵێ بەڕاستی تا ئێستا ئەم ڕادەیەم لە حەزەیە سەربێشی ئەساسیان دۆزاتەوە بۆ ئەو تەقانە دروستە بێتن هەندێک نەزەڕێت ئەلێن مەسەن تو ئەو جومکانە هەمووی ئاوی تێدا هەیە ئەوە نەوە زەختێکی دروستە بێ و تەخینە دروستەکە بەڵام وەکو زیان هیچ زیانێک ناتوانین تۆ بڵێ زیانی هەیە زیانی نییە تا ئێستا جزبات نەکراوی زیانی شەبێ بۆ ئەو کەسانەیە تەقێنن مجرد ئەوانە عادن ینی عادێکن خەڵکی فێر بۆ بەکارێدێنێ بەڵام زەری شوای بۆ کەس نیە تا ئێستا ئیسبات نەکەوە کە زەری هەبێتە. زۆر باشە دکتۆر دکتۆر پرسیارێکی تر هەیە بەڕاستی زۆر جار ئەکرێ سەبارەت بەوەی ئەها کەسانێک کە هەستەکەی ئێسکیان لاوازە یاخود چۆنەڵێ شکاویان زۆرە باسی واکەن چ خواردنێک بخۆین بۆی ئێسکەکانمان بەهێز بێت تۆ لێرەوە ئامۆژگاریەکە ینی چ خواردنێکەیە زۆر باشە بۆ ئەوەی کە ئەو کەسانە ئێسکیان بەهێز بێت. بەڵێ سێ مادەی سەرەکی هەیە بۆ بەهێزکردنی ئێسکەکان ئەوەش مادەی پرۆتینە مادەی ڤیتامین دی مادەی کالسیۆمە هەر خواردنێک ئەو سێ مادەی تیا بێتن ئیسفادەیەکی باشەیە بۆ ئێسقان لەگەڵ وەرزشکردن شایە وەرزشی زۆر زۆر گرینگە بۆ بەتونبوونی بۆ بەهێزکردنی ئێسخانەکان ئەو خۆڕەکانی کە ئێمە و دائیمەن بە نەخۆش ئەڵێن ئامۆژگاریەکەین بۆی بەکاری بێنێتن بۆ ئەوەی ئێسکی بەقوت بێ گۆشتە گۆشتی سوورە گۆشتی ماسیە خارچکە شیرە هەموو جۆرە پەنگیرەکانی هێلکەیە سەوزەیە ئەم شتانە زیاتر باون ئەوانەی کە مادەی ڤیتامین دی و کالسیۆمی زۆر تێدا هەیە و لەگەڵ هەموو مادە لحومیاتەکان چ گۆشتی ماسی یا گۆشتی سوور بێت بەشێکی ڕادی زۆر لە پرۆتین تێدایە و لە ڤیتامین دی ئەوانە بۆ بەهێزکردنی ئێسقان زۆر گرنگن لە گرنگترەوانش ئەوەیە بەربەڕێستەمەوت وەرزش زۆر زۆر گرنگە بۆ بەهێزکردنی ئێسقانەوە. دەستخۆش دکتۆرجان سپاس بۆ ئەم ڕۆماندوومان کردی هەم لە بڕگەی یەکەم لە هەوڵی نەشتەرگەری و هەمش لێرە سپاس بۆ ئامۆژگاریەکان بۆ ڕێنماییەکان باش بۆ هەموو هەوڵێتان سپاس بۆ ئازیزان ئەڵقەی ئەم جاری ساڕێژ کۆتایی هات تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ.